بسم الله والصلاة والسلام على رسول الله. زۆرن ئەو کەسانەی کە دنیا بووە هۆی گۆڕانیان، بەڵام ئەو کەسانەی کە دنیایان گۆڕی و یاساکانیان پێچەوانە کردەوە کەمن. یەکێ لەو کەسانەی کە دنیای گۆڕی و یاساکانی پێچەوانە کردەوە و پێشکەشی بە مرۆڤایەتی کرد ئیمامی عومەر بوو. ئیمامی عومەر لە دە یاسای پێچەوانە بەرەو مرۆڤایەتی و پێشکەشکردنی بە مرۆڤایەتی. یاسای یەکەم پێچەوانەکردنەوە و گۆڕینی دەستوری وڵات بۆ منداڵێکی شیرەخۆر. کاتێ ئیمامی عومەر دەگەڕێ بە کوچە و کۆڵانەکانی مەدینەدا بە شەو ئەبینێ منداڵێک گریانیەتی، ئەفەرمێ ئەی خوشکم منداڵەکەت کرد بکەوە با منداڵەکە دوا نەگرێتن. اینجا ئیمامی عومەر کە دەڕواتن و بە کوچە و کۆڵانەکان و دووبارە دەگەڕێتەوە جێبیستی گریانی منداڵەکە دەبێ، دەفەرمێ ئەی نەموت منداڵەکەت کرد بکەوە. ئەویش دەڵێ ئاخر عومەر فەرمانی کردووە هەر کاتێ منداڵ لە شیر بۆوە ئینجا خۆراکی بۆ ببڕێتەوە، منیش دەمەوێت لە شیری بکەمەوە. ئیمامی عومەر دەست دەکا بە گریان دەفەرمێ ئای عومەر ئەبێ هەتاوەکو ئێستا چەند منداڵت لە برسان کوشت بێتن، یەکسەر بۆ بەیانی دەستوری وڵات دەگۆڕێتن، هەر منداڵێک لەدایک بێ دەبێ یەکسەر خۆراکی بۆ ببڕێتەوە. دووەم گۆڕینی ئیمامی عومەر لە وتاردان و خوتبەدانەوە بەرەو گفتوگۆ. کاتێکە سەلمانی فارسی هەردەستێتەوە ئەو کاتێ ئیمامی عومەر لە وتاردا دەفەرمێ ئیسمەع و گوێم بۆ بگرن، ئەفەرمێ وەڵڵاهی گوێت بۆ ناگرین. ئیمامی عومەر ئەفەرمێ بۆچی گوێم بۆ ناگرن؟ ئەفەرمێ چونکە ئەو پۆشاکەی کە هاتووە و دابەشت کردووە بەسەر مسلمانان پارچەیەکی زیادت بۆ خۆت بردووە. ئیمامی عومەر ئەفەرمێ کوانێ عەبدوڵڵا؟ اینجا عەبدوڵڵا هەڵ ئەستێتەوە ئەفەرمێ عەبدوڵڵا پێیان بڵێ ئەو پارچەیە چییە؟ عەبدوڵڵاش ئەفەرمێ سوێند بەخوا ئەو پۆشاکەی کە باوکم لەبەری کرد پۆشاکەکە بەشی نەدەکرد و کورد بوو بۆ باوکم، بۆیە منیش پۆشاکەکەی خۆم هەدیەی باوکم کرد و دامێ تاوەکو بەشی بکاتن. اینجا سەلماندا ئەنووشێتەوە ئەفەرمێ ئێستا بڵێ ئەمیری ئیمانداران گوێت بۆ دەگرین. خاڵی سێم ئەوەی کە ئیمامی عومەر پێچەوانەی کردەوە گۆڕی لە بێ پێچەیەوە بەرەو پێچە و بەرەو نیقابەوە. ئیمامی عومەر کاتێکە بینێ خەڵکان زۆر سەردانی ماڵی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو کادە فەرمێتن ئەی پێغەمبەری خوا بۆچی فەرمە بە خێزانەکانت ناکەی نیقاب بکەن؟ اینجا خوای پەروەردیگار ئاەت دادەبەزێنتە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە سوورەی ئەحزاب ئاەتی 59 دەفەرمێ فەرمان بە خێزانەکان و بە کچەکان و بە ئیمانداران بکە ئافرەتان، پێیان بڵێ یودنینە عەلەیهینە من جەلابیبیهین، با پۆشاکەکان بدەن بەسەر و چاویاندا. ئیمامی عومەر چارەم خاڵ ئەوەیە کە پێچەوانەکردنەوەی دەست بڕین بوو بەرەو ئەوەی کە کەسەکە لێی بگەڕدرێ. بۆیە ئیمامی عومەر کاتێکە لە وشکە ساڵیەکەدا ئەو کەسەی کە هەژارێکی دەستکورتی بۆ نانی زگدا شتێکی بردووە و دزیویەتی فەرمووی دەستی مەبڕن چونکە ئەوەیان لە برسێتی داوای کردووە. پێنجەم خاڵ لە تێری دەسەڵاتەوە بەرەو قۆڕەقۆڕی زگیەوە. ئیمامی عومەر ئەو کاتێک کە خەڵکی برسی بوون و لە عاموڕەماددا وشکە ساڵی بوو دەستی دەدا زجی خۆی و دەیوت قۆڕەقۆڕ بکەی و قۆڕەقۆڕ نەکەی هەر ئەو نان و جۆیەیە و هەر ئەوەت دەدەمێ تاوەکو خوای پەروەردیگار دەرگایەک لە ئیمانداران دەکاتەوە. خاڵی شەشەم گۆڕینی ئیمامی عومەر لە کاربەدەستانی سەرتەختەوە بەرەو ڕاپێچکردنی قامچی دادپەروەری. ئیمامی عومەر کاتێککە کەسێک بە دەسەڵاتەکەی خۆی دەنازێتن و کاتێککە کەسێک زوڵم و ستەم لە خەڵکانی ژێردەستی دەکا ڕاپێچی ژێر قامچی دادپەروەری دەکاتن. اینجا پێی دەڵێ ئەوە لە کەیەکەوە خەڵکتان کردوتە کۆی لەو ژێردەستی خۆتان لە کاتێکدا خوای پەروەردیگار ئەوانی بە ئازادی لەدایک کردووە. هەفتەم خاڵ ئەمیرایەتی گۆڕی بۆ کرێکاری. پێچەوانەکردنەوەی ئەمیرایەتی بۆ کارکردن و بۆ کرێکارێتی لەبەر ناڵەی ناخی دایکێکی بێچوو برسی کە خەریک بوو لە برساندا سەریان دەناوە کاتێک کە بینی
سەیری کرد کە دایکەکە مەنجەڕێکی لە پێشە و خەریکە ئاو دەکورێنێ فەرمی ئەوە بۆچی منداڵەکانت دەگرین و تۆ ژنانیان نادێ فەرمی ئەخەر هیچی تێدانی ئەو مەنجەڵە تەنها ئاوێکە و دەیکوڵێنم فەرمووی ئەی بۆ ناچی بە عومەر بڵێ چونکە ئەو ئافرەتە ئیمامی عومەری نەئاناسی اینجا ئافرەتەکەش گوتی الله بەینەنا و بەینە عومەر خوا لە نێوان ئێمە و عومەردایە ئیمامی عومەر ڕووی کردە ئەولا و دەستی بە گریان کرد و فرمێسکەکانی ڕێشت فەرمووی عومەر چەند کەسێک ئەبێ لە قیامەتدا یەخەت بگرێتن و شکاتن لێ بکە گەڕاوە بەیتولماڵ و چوو خۆراکی بۆ هێنان اینجا پاشان خۆراکەکەی دا ئەو ئافرەتە پاشان پێیوت تخوا گەردەنی عومەر ئازا بکە ئەگەر ئاگای لێ نەبێتن گەردەنی عومەر ئازا بکە ئەگەر ئاگای لە ئازاری ئێوە نەبێ اینجا ئەو کەسەی کە لەگەڵی بوو فەرمی قوربان ئێستا نانەکە دانێ با بڕۆین فەرمی ناوەڵڵا جێیان ناهێڵم لە کاتێکدا لەلایەن بووم منداڵەکان دەگریان و فرمێسک بە چاویان بوو والله جێیان ناهێڵم هەتاوەکو خەندە نەکەوێتە سەر لێوەکانیان و پڕ بە زجی خۆیان نان نەخۆن هەشتم خاڵ لە ناز و نیعمەتی دەسەڵات و خۆشی و پێکەنینی و دنیا کرانەوە بەسەری بەرەو ترس و بەرەو لە خوا ترسان و بەرەو ئەوەی کە ڕوومەتەکانی چاڵ ببێتن و ڕوومەتەکانی فرمێسکی هەندە بەسەردا بڕواتن ڕێگای ڕوومەتی ڕەش ببێ لەگەڵ دڵۆپە نسرینەکانی کاتێکە لە پێناوی خوای پەروەردیگار و لە ترسی خوای پەروەردیگار ئەی ڕێشت نوێم خاڵ ئیمامی عومەر جزیەدانی گۆڕی بۆ مەعاش بڕینەوە کاتێک کە تێ ئەپەڕێ ئەبینێ پیرێکی جوولەکە دانیشتووە خەریکی سوالکردنە بۆ ئەوەی کە جزیەکەی بداتن ئەفەرمێ خەریکی چی چونکە لە سەردەمی ئیمامی عومەردا ئەوە نەبووە کە خەڵک خەڵیکی سوارکردن و خەڵیکی ئەوە بنکە شت کۆ بکەنەوە فەرمی ئەوە خەریکی چی کابراوتی خەریکم پارە کۆ ئەەکەمەوە بۆ ئەوەی جزیە بدەم ئیمامی عومەر دەستی گرت و فەرمی وەرن بیبن بڕۆن لە بەیتولماڵدا چەندی پێویستە بیدەنێ و پاشان مەعاشیش بۆ ببڕنەوە و لە مەو دوایش ئەو کەسانەی کە توانای جزیەدانیان نییە لە جوولەکە و مەسیحیەکان لێیان بگەڕێن و جزیان لێ وەرمەگرن دێم خاڵ ئیمامی عومەر لە خانەوادە و کوڕەکانیدا لە بنەماڵەی خۆی دوورکەوتنەوە لە دەسەڵات و لە کوڕەکانی کاتێکە لەو پەڕی خۆشی و لەو پەڕی ئەوەی کە کوڕی بنەماڵەی خەلیفەن گۆڕی بۆ کەسێکی ئاسایی فەرمیان قوربان کوڕەکەی خۆت بکە خەلیفە لە دوای خۆت فەرمووی چۆن وا دەکەم ئەگەر بڕیار بێ لە بنەماڵەی ئێمە کەسێک بەهۆی دەسەڵاتەوە بچێتە جەهەنەمەوە با عومەر بێ کەسی ترمان نەبێ پاشان فەرمووی هەرگیزە و هەرگیز لە بنەماڵەی خۆم کەسێکیان ناکەمە دەسەڵاتدار و نایکەم بە خەلیفە ئیمامی عومەر دایاسای پێچەوانە پێشکەش بە مسلمانان و مرۆڤایەتی سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت استغفرك وأتوب إليك